گیترمان بۆ هەموو ئەو کەسانەیە کاچن بۆ سەیران و گەشتەکانی دەرەوە تکایە زۆر بەباشی گوێبیستی ئەم تەوەرە بن چونکە زۆر بابەتێ ئەمانەوەیە هابچینەوە سەر ڕێگا ڕاستەکە بڵین ڕێگا دروستەکە کامەیە کاتێکە چین بۆ گەشت و سەیرانەکانمان خواردنەکان و ڕەخسنی ژەمە خۆراکیەکانە بێت چۆن بن لە بەیانی زۆوە دەممان بجوڵە تا ئەو کاتی کەینەوە بۆ لە سەیرانی ئێمە کەینەوە هیلاکی لە کاتێکە لەسەر ئەو ڕاخەریکە ڕۆیشتوین نەجوڵاوی بەڵام کەینەوە ماڵەوە شەخت لە عرس لێ ئەکەوین و شەکەتین پەیوەندیان بە خواردنەوە هەیە یان نا پەیوەندیان بە زۆر خۆریەوە هەیە یان نا خەیاڵمان لای ئەوەیە چی بەرین لەوێ چی بخۆین چی ئامادە بکەین بەڕاستی چێژ لە دیمەن و سروشتی ئەو شوێنە وەرناگرین ئەوەنەی خەیاڵمان لای خواردن و خواردنەوەکانە کە لەگەڵ خۆمانە واتە ئەمڕۆ ئێمە فەلسەفەی دروستی تەندروستی سەیرانتان بۆ خێنەڕوو کاڵی فەلسەفەی دروستی تەندروستی یعنی بزانن چۆن تۆچی بۆ سەیرانەکانت چییە بێ لەگەڵ خۆتە زۆر بوار هەیە کە ئازارم پرسیارە لە لای زۆری نەمان نەک پرسیارە ئەمڕۆ بەکارمانێنەوە ئەمڕۆ کە ڕۆژی پشووە بەکارمان یان ئەگەر بەنیازی بچی بۆ سەیران ڕەنگە هەندێک دڕێکەکەینەوە و پەشیمان بیتەوە لەوەی کە ئاو هابڕی شێوازی تری هەیە لەبەرەوە کاریگەری خواردنی ناتەندروستیش لە گەشتەکاندا باز دەکەین دکتۆر ئاڤان فاروق پسپۆڕی کیمێ خۆراکە بە خۆشحاڵیەوە لەگەڵمانەیە بۆ ڕاکردنەوە و ڕاستکردنەوەی ئەو بابەتانی کە لە سەیران و گەشتەکانە بەسەرمان دکتۆر یان بەخێر بێ باش زۆر بەخێر سەرچاوانمان دکتۆر لە جارەبان نەچین بۆ سەیران پێش سەیران ئامادەکاریەکان نام بۆ سەیران باشە پێنجشەممەیە و ئامادەکاریەکەین بۆ بەیانی ئەچین بۆ گەشت و سەیران گۆشتەکەیە سنگەکەیە ئەیێنینەوە ماڵەوە ئەیجنین حازریەکەی ئەوەش مشتەمڕەوە مشتەمڕەکە تەندروستەکەیان با بڵێ ئەو لە گۆشتەوە دەستم پێ کە زۆر خواردنی تر هەیە ئەهێنینەوە ئیجنین جوان جوان ئەیخێنە ناو نایلۆنێکەوە یان ئەیخێنە ناو پلاسکۆی پێڵەن بۆکسێکی پلاستیکی باشە ئەیخێنە فرێزەرەکە وڵین بادی بەستێ خۆی مەسپەی ئێوارەکەی زۆر جار خەڵک ئێواران گرڵەکە لە سەیرانە سپەی ئێوارەکەی کە خاو بووەوە ئێمە ئەم گۆشتە ئاخوین با لەمەوە دەست پێ بکەین چەندە تەندروستان باوەت پێشەکی زۆر سپاسانەکەم زۆر سپاسی کورساتەکەم بە هەموو کارمەند و پێشکەش کرانی ئازیزەوە بەڕاستی مەوزوعی خاوکردنی ینی سوالێکی زۆر زۆر باش بوو لەبەرەوەی مەوزوعی گۆشت خۆی ئەو گۆشتەی کە ئەسڵەن ئێمە بۆمانیەت من ئەتوانم بڵێم لە هەشتای کواڵتیەکەی کەمە ئەمە ئێمە مشکلەمانە یعنی زۆر جار لاشەی حیوانیێنن بەستوێتی کاتی ئەیفرۆشن خاوە بێتەوە ئەیهێنیتە ماڵەوە تۆ لە تیەکەی و ئەیخەیتە ناو فرێزەر دیسانەوە دەریێنی ئەمە هەمووی تەسیر لەسەر کواڵتیەکەیەکە لە خواردنە لە زانستی خواردنە شتێکمان هەیە پێڵێن زۆنی خەتەر بۆ خواردن کە ئەو پلەی گەرمیە لە 5ەوە تاکو 60 پلەی گەرمی 5 بۆ ئەو خواردنانەیە کە بە ساردی و یان لە فرێزەریان لە سەلاجە هەڵیەگرین کە ئەگاتە خوار 5 کە ئەکید ئەو خواردنانەی کە ئێمە ئەیبینێکی لەوانە کە گۆشتە لە ڕێگا خاوە بێتەوە تاکو ئەسرە بێ ئەگاتە 5 لە نزمترش لە 5 لە 5ەوە تاکو 60 ئەو میکرۆبانەی کە خواردن تووشی نەخۆشیمانەکەن و تووشی تەسەمومانەکەن ئالەو پلەی گەرمیە گەشاکەن یعنی ئێمە ئەم گۆشتەمان بەزیە کەسێ تەماتەی تێکایان تۆزیە یعنی شتی تێکا و هەڵی ئەگرێ یعنی ئەکید لەو زۆنەیە کە احتیمالی تێکچوونی هەبێ زۆنی ئەمە جارە نەچوونێتە ناو سەلاجەوە سەلاجەوە تۆ لە فرێزەرەوە دەدەهێناوە بەیانی زوو ئەچی بۆ سەیران تاکو خاوە بێتەوە تۆ ئەم خواردنە ئەیگەیەنیتە زۆنی خەتەر باشە کە ئەوەی بەکتریایە ئەوەی هەرچی میکرۆبێکە ئەگەر هەبیە لە ناوی احتیمالی ئەوەی هەیە کە گەشە بکە و تووشی نەخۆشیماکە تووشی تەسەڵ ئەمە دکتۆر ئەگەر بیبەستێ و لە کاتی خاوبوونەوە تووشیێمە بە ئەگەر کەسێک بۆ نمونە گۆشتەکە بکڕە نەیخاتە ناو فرێزەرەوە نەگاتە پلەی بەستن بۆ منە لە ناو ساردکەرەوەکە یاداینێ ئەمەش بە هەمان شێوازە سەرمەتەشتی ئەگەر هات و کۆڵبۆکسێکی باشە بوو پڕ بوو لە سەوڵ پڕ بۆ ئەم جڵە ساردەی کە ئێستا ئایس جڵی پێڵێت پڕ بوو لەوە کە پلەی گەرمیەکەی زۆر سارد بوو مشکلە نییە بەس ئەوش نابێ بۆ ماوەیەکی زیاد لە 4 سەعات بێ
نابێ لە 4 ساعات زیاتر بیان لە 5 ساعات يعني 4 ساعات زیاتر نابێت لەناو ئەوەیە بێ نابێت 2 ساعات 3 ساعات مشکلەی نییە بەڵام زیاتر ناخەتەری جا بەسە خۆ خەڵک گوێی لێمان بێڵێ چی بکەین خۆێمە لە بەیانیەوە چین بۆ سەیران حالێکی حەلمان پێ بڵێ دکتۆر ئافان گۆشت چۆنە ئەخاڵە 4 ساعات کۆڵبۆکسەکە ئەوەیە ینی ئێمە عفو کاکەگیان ئێمە مشکلەمان وازانین بەس مەوزوعەکە لە گۆشتەکەیە تەسەمومی خواردن زۆر جار لە زڵاتەوە دەست پێەکە لە زەڵاتەوە پارچەیە سێو دەست پێەکە یعنی هەر یەکی هەر خواردنێت تۆ ئەیبێت احتیمالی تەسەمومی خواردنێ دکتۆر پرسیارێک بۆچی ئەو کەسانەی بۆ من لەگەڵ خێزانەکە ماچم بۆ سەیران لەناو هەمویانە بەس من تووشی تەسەمومە بم خۆ عینە خواردنیشمان خواردەوە من پەیوەندی بە چیەوە هەیە حەسەبی مەناعی ئەو کەسە ئەتیما دەکاتە سەر مەناعی ئەو کەسە ماتعامێک کە ئەبینی 2 نەفەر 3 نەفەر ئەچێنانەخوا یەکێک تووشی تەسەمومە بێ مەناعی ئەو کەسە دەوری هەیە پیەجی مەعیدەی ئەو کەسە دەوری هەیە پێشتر چی خواردووە زیاتر لە مەعیدەیە لۆدی بەکتری زۆر هەبوو ئەمیش ئادۆتە سەری زیای کردووە یعنی شەک نییە هەمومان تووشی تەسەموم دکتۆر باس لەوە کردوتت ئەو گۆشتی کێبین لەگەڵ خۆمانە بۆ ماوەی 4 کاتژمێر ئاساییە ئەی دوای ئەوەی کەیتر وردە وردە بۆن ئەو کەسانی کەیانەوە گۆشتەکە ببرژێنن هەندێک کات لەسەر خەڵوزەکە کە دایێنن یەک زۆر نزیکە لە خەڵوزەکەەوە 2 زۆر ئەبرژیانی توێژاڵێک لە ڕەشی بە گۆشتەکەوەیە ئەمە تا چەند کاریگەری نێرێنی هەیە بۆ تەندروستی پێڵێن لە کیمیای خۆراکە پێڵێن ئەکریلاماین ئەکریلاماین مادەیە کە لە بینی پرۆتین و ئەو شەکرانەی کە لەناو ئەو گۆشتەیە شەکرێکی کەمە تەفاعلی ڕوئەیە ئەو مادەیە ئەسڵەن ئێستا حساب کراوە بە مادەیەکی مسەرتن یعنی دروستەکە نابێ ڕێژەی زۆر بەرز بێ لە پەتاتەیە دروستە بێ لە گۆشتی برژاوە دروستە بێ لە نان و سەمون تا باشتر وایە گۆشت زۆر نەبرژێ گۆشت زۆر نەبرژێ هەر لە برژاننی ئەوەی کە ئێمە ئەیبرژێنین دوور کەوین کەمتر بەکاری بێنین باشترێکە بۆ تەماتە ئەوانەش وایە تەماتۆ پیازیش بەخوا نەسووتێ نایخۆن ئەڵێ با بسووتێ ئەوە قیمەی غیزائەکەی کەمە بێتەوە بەڵام بڵێ زەرەری هەیە نازەرەری نییە ئەگەر یەکسەر بیبرژێنی و یەکێبی خوا مشکلەی نییە بەڵام نەمێنێ با بێنە لای مەڕەکە مەڕەکە خەنە پشتی پێکابەکەەوە و ئەچن بۆ سەیران و بە خاو و خێزان وڵم با مەڕێک بەرین لەو دەشتە سەری دەشتای کە نەخۆتبانی هەر بەڕاستی گۆشت یەکسەر توانێت بەکاربێنێت دوای سەر بڕین یانە بێت چەند کاتژمێرێک بمێنێتەوە اینجا خۆی ئەتوانێت بەڵام ئەگەر یەکسەر بەکاری بێنی گۆشتەکەی جیڕە بێ کە ئەی هێڵی فترەیە بمێنێ گۆشتەکەی ئاسانتر یعنی ئەخورێ ئەوەیە مۆزوع لە هەندێک شوێنە لە قەسابخانەکانە هەڵەواسرێت تا بەتەواتی خوێنشتەکەی بچۆڕێ و ئەوە باشە ئەومانەوەیە ئەکیدەمەخانەکەی باشە بەڵام جیاوازە تۆ کە گۆشتێنی لە ماڵەوە بەباشی ئیشۆی ئاوێکی زۆرە جیاوازە لە سەیران ناتوانانی ئەو پاکیەی کە لە ماڵەوە هەیە بتوانی دابینی خواردنە برژاوەکان باسمان لێوە کرد زۆر کەسی تر هەیە حەز بەوا کات لەو دەشت و دەرە برنج و برنج بەدار و شلە و گۆشت و مریشک و ئەم بابەتانە ئامادەکات اینجا لەناو خۆمانە ناو کوردواری خۆمانناڵین ئەو خواردانی کە بەدار ئاماداکرێت تاموچێژ و لەزەتی زیاتر لەبەری بۆنی دووکەڵەکەی لێو ئەم بابەتانە ئەمە هیچ زیانێکی تەندروستی هەیە خواردن بەدار ئامادەکەیت و ئەو دووکەڵەکاتێتەوە ئەو خواردانە ڕێژەیەکی کەم ئەخر ئێمە لە با بڵین لە فود ساینس لە خۆراکە ئەڵێ بەعزێ ژەهرێک کە ئەچێتە لە شی مرۆڤەوە دەورێکی چۆنە ڕۆژ بە ڕۆژ ئەگەر زیابێ ئەگاتە ئاستێ لێڤڵێ کە تووشی نەخۆشی دەکا بەڵام یەک جار موشکیلەی نییە یەک جار دوو جار مانی یەک جار ئەویان ئەو مشکلەی نییە بەڵام چەند ئەو خواردنەی ئێمە ئامادەیەکەین زیانی بە ژینگە هەیە ئەبێ بیر لەوە بکەینەوە بینی بە پارچەی غەڵوزی سووریان هەڵگرتووە و خستوانێتە ناو برنجەکە و سەریشاندا خستووە و دوای تۆزێک دەریانی ناوە ئەویان ئەکید مەجموعە غازات کە ئەتوێتەوە لە ناو خواردنەکە ئەکید شتێکی تریشم من بینیەوە نەک لە دەشت و سەیرانەکان لە ناو ماڵەکانیشە زۆر کات برنج بۆەوەی دەم بکێشێت بینیمە ئەو سفرە سەفەریانی کە خۆیان بەکارێنن ئەو سفرە سەفەریان خستۆتە سەر برنجەکە و ئینجا سەری مەنجەڵەکەیان داپۆشیوە باشە
ئەو باسێکی ئەومان بوو بکە کاریگەری هیچ کارلێکێک دروست ناکە ئەم سفرە سەفەری هیچ ماوادێکی خراپی تیانە کە بچێتەوە ناو برنجەکە و ئێمەش بەکاری بێنین بیخۆین. ئێمە کە ئەڵێن ئەو هەر شتێ نایلۆن و پلاستیک بێ لەگەڵ ئاوە باش نییە. اینجا تۆ پلەیەکی گەرمی ئەیدیە و لەسەر برنجەکەی ئەکید کارێکی خراپی هەیە لەبەرەوەی مایکرۆپلاستیک هەیە. ئەو پلاستیک پێکاتە پلاستیەکەی لە ناو کیسەکەیە ور دەبێتەوە ئەچێتە ناو خواردنەکەەوە. یەک جار بەکاری بێنێت تەسیر ناکات، دوو جار سێ جاروا ئەبێ کۆ ئەبێتەوە لە لەشمانەوە مشکلەکەمانەوەیە ئەم پلاسکانە یعنی با بڵێن ناشکێتەوە لە لەشمانە کۆ ئەبێتەوە. ئەگاتە ئاستێکەوە ئەبینی دوایەوە نەخۆشیە. چاخۆسا ئەوەکانی سەیرانی شکایی بێن هەر لە ناو پلاستیکەکان بۆ هەندێک شوێنی سا ئاڵێ هێشتا زۆر گەرم نییە ما لەبەر خۆرابین خواردن و هەموو بابەتەکانیشی لە نێو پلاستیک هەڵگرتۆ لەبەر خۆرە ئەمەیان چ زیانێکی هەیە دکتۆر؟ ئەسڵان خۆی بەنسبەت عەفو جەناب کە باسی ئاوە کرد مهمترین پێکاتە مهمترین خواردنیان شتێکە ئەیبین بۆ سەیران یەکەم جار ئەبێ بیری لێ بکەینەوە ئاوەکەیە لەبەرەوەی کە ئێمە ئەچینە دەشت ئەگەر هەر کەسێ مەسەلەن شەخسی ڕۆژی 4 بەرداق ئاوەخوا ئەبێ لە سەیرانە بیکا بە 6 بیکا بە 7 لەبەرەوەی ئەو ئاوەی کە لەشمانایەتە دەرەوە دەرەچێ زیاتر ئەبێن تۆ ئەم هەوایە لێت ئەیە ئەو ئاوەی کە لە پێستەوە تەبەخورەکە ئەڕواتە هەواوە زیاکە لەبەرەوە ئەبێ ئاو زیاتر بخۆین ئەو ئاویکانی و کانی و سازگارانی کە ئێستا تەقیون باشە بخوێنەوە دکتۆر زۆرترین خواست لەسەر و شوێنانەیە کە ئاوی لێ بچین لە پەنا ئاوەکەیان چینجا لەسەر و ئێمە شەڕەنگە خەڵکانێکە بێ ئەو سەرچاوە ئاویە بەداخەوە پیسکات و ئێمەش کە لە خوار ئەوانەی بەکاری بێنین تاکو فەحەس نەکرێ من ناتوانم جوابی ئەوە بەرم لەبەرەوەی ئێمە ساڵانێکی زۆرە تووشی ئەم هینە بووین وشکە ساڵی باشە ناشزانین خۆشمان ئەم ژینگەیە پیسەکەین بەڕاستی ڕۆژ بە ڕۆژ پیسیەکەین ئەگەر بە غازی سیارەیە ئەگەر بە پلاستیکە نازانم ئەم ئاو لە کوێوە دەرچۆ و هاتوۆتە کوێوە و چی لە ڕێگایەوە هەبووە دوو لە ڕوتان حیوانێکی مردوو هەبووە شتی مردووی تیا بووە شی بۆتەوە لەگەڵ ئاوەکان ڕێژەی نترات و نتریتی چەنە ڕێژەی مسی چەنە هەر ئەم هەندێک خواردن و خواردنەوە هەیە ئەمە خینە ناو سەرچاوە ئاوەکانەوە بۆ نمونە شووتێکی گەورە لەگەڵ خۆتابەی کە شەرتە کردو لە ناو شارەوە ڕۆیشتووی ئەم شووتیا خیتە ناو ئاوەکەەوە ئەمە ئەو دوایەوە خواردنەوە گازەکان ئاوە کە هەمووی لەم ئاوەوە ئێمە ناوم ئاوایە دامان ناو ئەگەر ئەم سەرچاوی ئاوە پیس بێت چ کاریگەریکی هەم لەسەر شووتێکە هەم لەسەر خواردنەوە گازی و ئاوەکانی کە لەناو ئەوایە دامان ناو لەسەر شووتێکە ئەگەر پێشەوەی لە تیکەی بیشۆی بەباشی ئەتیمادی لەسەر ئەو ئاوە نەبێ مشکلە نییە یەکسەر بخورێ ئەوەیشی ئەمێنێ مەیهێنن یعنی ئەگەر خواردنێ حازرە کردووە لە ماڵەوە و مەجبوری بیخۆی ئەوەی ئەمێنێ گرانیش بێ مەیهێنە ماڵەوە باش بەنسبەت خواردنەوە ئەوش ئەبێ بشۆرێ ئەگەر بە جوانی کەپس کراوە ینی حەسەبی نەوعی معمەلەکەیە بەڕاستی نەمە بەس لەوە نییە کە بۆ نمونە ئاوەکە بچێتە ناو خواردنەوە گازیەکانەوە بۆ نمونە تۆ خواردنەوەیەکی گازی یەکسەر ئاودنی پێوانی ئیخۆیتەوە ئەگەر ئەو ئاوە پیس بێ بە چواردەوری ئەو ئەبێ بشۆرێت ئەبێ بە جوانی بشۆرێتەوە بەتاوەتی بشۆرێتەوە ئەمجا ئەتوانی بەکاری بێنی باش تەنانەت ئێستا وای لێ هاتووە من زۆر جار لەگەڵ لانەیە ئەم گفتوگوێمان هەیە بەمان هەموو پیشەیەک پیرۆزی خۆی هەیە ئێمە لە کووردا تەنها شتێکە زۆر دڵمان پێخۆشە سەوزە لە وڵاتی ئێمە شکور هەرزانە هیواداری لەمە هەرزانتریش بێ بەڵام ئێستا خەریکی پاکێجکردنی سەوزەن ینی سەوزەمان بە سوودا سەوزە کراوەتە نێو زەرفی نایلۆنەوە ئەفرۆشرێت من قسەم لەسەر پیشەکە نییە بەڵام چەند خراپە ئەم بابەتە یعنی سەوزە هەیەسە لە شوێنان هەیە حازرە لەنێو زەرفی نایلۆنە ئەیکڕیت و بەس دەرێکی تۆی خۆی ئەم نایلۆنە کارلێکی ناکات لەگەڵ ئەم سەوزەیە وایە من خۆم یعنی ئەوە نەبوومەتەوە لە مەوزعە و خۆشم قەت نایکڕم یعنی ئەگەرش بیکڕم بێنمە ماڵەوە یعنی یەکێ پرسیارم لێ بکە ئەڵێم وا معاملەی لەگەڵا بکەن وەکەنەوە هیچ نەشۆراوە بەڵام کە بەعزێ بەحس و شتیوا لە توێژینەوە لە زانکۆ کراوە کە بەڕاستی پیسە
شکارن با ئۆزۆن ئەشوەردرێتەوە و هەندێک با مواد بەکارهێنرێ ئەمە نازانم. مشکلەکە ئەوەیە بەو ڕتوبەتە کە هەڵ ئەگیرێ بەعزێ هێلکەی کرموشتی وامان هەیە بڕوا ناکەم بەو شۆرنە بڕوە. ئجابت بەوە دەستم پێ کرد پرسیارەکەم ئەمەیە. ئێمە سەوزە ئاکڕین لە بازار هەر بە زەرفەی هێنینەوە نایلۆنە. زۆر جار ئەیشوینەوە و ئەڵێن بابی خێنەوە زەرفەکە و لەناو سەلاجەیە داێنین بەیانی کە چوون بۆ سێرەنەر ئەوە زەرفەکە هەڵەگرینەوە ئەڕێنەوە ئەمەیان چ کاریگەریەکیانە لە ناو ساردکەرەوەیە لە ناو چوزانم سەلاجەیە مادە نایلۆنیەکە لەگەڵ ئەو مادەی کە لە ناوێتی لەگەڵ ئەو سەوزە هیچ کار لێکەکەیە بیکا لە ڕێکیمیاییەوە هیچ شنەوەکەی مشکلەیە شووا هەشە ئیمانی بۆ نیە کە خوێی تێکرێڵە بەس بە ئاوەکە لە بروی تامی سەوزەکە گۆڕێ اینجا تۆ بۆ مانێگلایی کەرەوە بە چ شێوازێک ئێمە سەوزە بشوێنەوە تەندروسترینە. ئەوەی اختصاصی با بڵین سەوزە و ئەمیشتانەیە مایکرۆبایۆلۆجی پێڵێن ئەوان وا هینیەکەن کە خوێەکە هیچ دەورێکی نییە چکە ئێمە ناتوانین تەرکیزی بگەینە ئەو تەرکیزی خوێیە کە بتوانێت ئەم میکرۆبامان لێ بکوژێ یان لای بە باش زیاتر ئەڵێن سرکە یەک بەسیە تێکەڵاویکەی تەمان سرکەی تەبیعی نا سرکەی ئەمانەی کە سناعەکە بە یەک بەسیە بێخەیتە ناوی بۆ چارەک سەعاتێ ئەڵێن باشە با بڵێن هێلکەوشتی ئەو کرمانە ئەتوانێت لە ناوە بە بەڵێ سرکەکە باشترێکە لە خوێەکە بەڵام باشتر وایە من دایمە نەیڵێم ئەوەی ئاوی زۆری نییە با سەوزە نەکرێ چەند بلە ئاوا بیشۆی و ئاوی بە قوتی بەسەرا بکەی ئەوە باشترین زۆر باشە. دکتۆر وەکو کۆتا پرسیاری من هەندێک کەسێ بە تایبەتر بۆ خوێندکاران کە لەگەڵ قوتابخانە و خوێندنگەکانیان ئەگەر بۆ نمونە گەشت و سەیران ڕێگە پێدرا بە ئەمساڵ کاچن بۆ گەشت و سەیرانەکان لە ساڵانی ڕابردووە بینیمانە خواردنی دیلیڤەری و خواردنی فاست فود و ئەم بابەتانەیان لەگەڵ خۆیانە بردووە یاخود ڕەنگە هەر لە ناو خێزانەکانیشە هەندێک کەس هەبێ حەز بەوە بکات لەو دەشت و دەرە پیتزایەک بخوات چوزانم فاست فودێک بابەتێکی بۆ سەیران دیلیڤەری بکەیت دکتۆر چەند کاریگەری خراپیان هەیە تا چەند ئەگەری ئەوەی هەیە کا کەسەکان تووشی ژەهراوی بوون و تەسەموم و ئەم بابەتانە بکات ئێستا بە ماتۆڕ ژێگەێن لە شوێنەکە هەر خواردنیە کە لێت نا گەیشت هی ئەوەیە کە تۆ بیخۆی لەو دەقەیەوە ئەمە گۆڕانکاری کیمیاوی مایکرۆبایۆلۆجی لەسەری ڕوئەیە تاکو ئەو دەقەیە یەکی ئەیخوا یعنی شەرت نییە بەس گۆڕانکاری مایکرۆبایۆلۆجی بێ کیمیاویەکەش مستەمرە خاستەتەن ئەو خواردنانەی کە چەوری زۆرە خواردنێکە لێ ناوە عینی لەو زۆنەی کەوتم لە 5ەوە بۆ 60ەکە خاستن 35 ئەوانە خەتەرترین بڵین زۆن با بڵین تێمپرچەر نییە بۆ خواردن کە تۆ لەوێ داونە ئەگەر لە سفر وەقتەوە بۆ 2 سەعات لە 2 ساعت لە بینی سفرەوە بۆ 2 ساعت ئەبێ یەکسەر بیخۆی یەکسەر ئەبێ بیخۆی لە 2 ساعت زیاتر چوو یەکسەر فڕیبە دو پرسیاری منی سوپا بیکەم ئەم پرسیارە بۆ بنکڕ خۆرەکانە بنکڕی برنج بنکڕی مریشک حەزەکە سوتابە بەژێر تاوەکە و بنکری یاپراخ پاقلەکە لە ژێرەوە سوتابە بیخوا بنکڕی تەماتی سوورۆکرا و توێژغاڵێکی ڕەش تانا زۆر زۆر خۆشە بەڵام لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی ئەو کارێکی کیمیایەوە ئایدەکەوانیە دکتۆر کە عینی ئەکریلامایدەکەیە پرۆتینەکە و لەگەڵ بەعزیە شەکرێکەیە با بڵین تەفاعلی ڕۆیە و ئەکریلامایدمان بۆ دروستەکە ئەکریلاماید مادەیەکە لە نهایەتی 2000ەکان ئەکتشافیان کرد کە لە خواردنایە خۆی لە تایەی سیارە لە با بڵین لە ڕۆنی سیارە هەبوو جاران بەڵام دەرکەوت لە خواردنیشا دروستە بێ کە لە خواردنا دروستە بێ ڕێژەی زۆر بێ لە لە شێزە بکاتە دۆزێکی زۆر بەرز یعنی یەکی هەموو ڕۆژێ بنکر بخوا و هەم ڕۆژێ شتی سوتا و ئەکید ئەکاتە ئەوەی کە تووشی کانسەرە بێ و دەستخۆڕێکی خۆراک زۆر زۆر